سڵاوی خوای گەورەتان لێبێت. ئەگەر ئێمە بتوانین نیوەی ڕۆژەکەمان بەڕێخستنێکی جوان بە تەرتیبێکی باش ئەنجام بدەین و کارەکانی خۆمان ڕێک بخەین، بە ڕێکوپێکی دائیرە و دەوامەکەی خۆمان ئەنجام بدەین، بە گەرم و گوڕێتی ئەو ئەرکەی لەسەر شانمانە، ئەو کرێکارێتی کە لەسەر شانمانە ئەنجامی بدەین، ئەوە نیوەکەی تری ڕۆژەکەمان بۆ فەراهەم دێت کە بتوانین ئەویش ڕێک بخەین، هەم لە سەردانێ، هەم لە خەندەی ناو خێزانێ، هەم لە گوڵ ئاسا کراوە لەگەڵ دۆستانێ، بە شێوازێکی باش مامەڵەش بکەین لەگەڵ دەوروبەرماندا. بەڵام ئەوەی کە جێی تێبینیە زۆر بەمان نەمانتوانیوە نیوەی یەکەمی ڕۆژەکەمان بە ڕێکوپێکی ببینە سەر، بە ڕێخستنێکی جوان ببینە سەر، کارەکەمان بە ڕێکوپێکی ئەنجام بدەین، بۆیە نیوەکەی تریشی بە ماندێتی و بە شەکەتێتی ئەنجام بدەین. تکایە دەستپێکی ژیان بەرەکەتی تایە، دەستپێکی ڕۆژ سەرەتای ژیانی تۆیە، بە ڕێکوپێکی بەڕێی بکە، نیوەکەی تریژ ئەبێتە گوڵخەندە بۆت. السلام عليكم ورحمة الله.